بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. هەرێمی کوردستان بەبێ زەمینە سازی ناوخۆیی و هەرێمایەتی و نێودوڵەتی لە وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە. بە بڕوای شارەزایانیش ئەنجامدانی ڕیفراندۆم بە بێ زەمینە سازی دۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەبات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئاسۆ عەلی شڕۆڤەکاری سیاسی، فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هەروە لە هەولێرەوە ئازاد وەرتی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. تەنها 2 مانگ ماوە بۆ ئەو وادەی کە بارزانی و بەشێک لە لایەنەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ڕایان گەیاند، بەڵام بەوتەی چاودێران هێشتا زەمینەسازی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم نەکراوە. هاوکات ململانێ سیاسیەکان و کارانەکردنەوەی پەرلەمان و خراپی بژێوی ژیانی هاوڵاتیانیش ئەو هۆکارانن کە پێ دەچێت ڕێگر بن لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 نۆدا. هاوکات هەر بڕیارێکی تاگلایەنەش لەسەر ڕیفراندۆم بە شکستی پرۆسەکە دادەنرێت. لابد دەبێ ڕیفراندۆم و هەڵبژاردن لە یەک ڕۆژدا بکرێن، ئەویش کۆمەڵێک پارەمان بۆ دەگێڕێتەوە و یەک کاتی بۆ سەرفەکەین وە لەو حاڵەتە شاکە ئێمە ئەو بڕیارەماندا بە یەکەوە بیکەین کەواتە هەم پاڵپشتی یاساییمان بۆ دروست کردو هەم ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەبەرەوە لە هەموو ناحیەکانەوە چۆن لێ جەدوایەکی ئیجابی دەبێەوە خاڵێکی تریژ ئەگەر بەم دۆخە ئاساییە ئەم شتەمان کرد ئەو کاتە خەڵکیش بەشداری دەکا ئەوەی دەچێت بۆ هەڵبژاردن و کوواچێ بۆ ڕیفراندۆمیش ئەوەی دەچێت بۆ ڕیفراندۆم خزمەتی هەڵبژاردنیشی کردو چکە یەک پرۆسەیە یەک کاتە. زۆرینەی لایەنە سیاسیەکان پێشمەرجیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم داناوە. مەرجەکانیش پەیوەستن بە کاراکردنەوەی دامەزراوە شەرعیەکان و شێوازی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە. شارەزایانی بوارەکەش پێیان وایە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا زەمینەسازی بۆ نەکراوە و پێویستە لایەنە سیاسیەکان بە سازان کێشەکانیان یەکلایی بکەنەوە بەو ئامانجەی ڕیفراندۆم سەرکەوتوو بێت. مافی میلەتی کوردە کەوا ڕیفراندۆم گاوداوی سربەخۆی خۆی پووکاو هەوڵی بە، بەڵام ئێستا دۆخێکی نالەبار دروست بووە لە ناو خەڵکە بەهۆی ناکۆچی حیزبەکانەوە کە ئەمە کاریگەریە بێ بۆ سەر ئەنجامی ڕێفراندۆمەکە. لەبەرەوە پێش 20 من ڕام وایە کە ئەو حیزبانە هەمویان بە خۆیانە بچنەوە و هەندێک نەرمی بنوێنن بەرامبەر بە یەکتری، هەندێک بیر لەوە بکەنەوە کە ئەمە ئامانج و ئاواتی شەهیدەکانیان بووە. ئەزانی خۆی ڕیفراندۆم 2 پرسیارە، دوو تەوەرە، یەکێکیان پرسیاری عەرزەکە، دووهەمیان وەڵامی خەڵک بە بەڵێیان بە نەخێر وەرەگرێتەوە. من پێم وانە ئەمە زەمینە سازیەکی زۆری بوێ، ئێمە دەنگی خۆمانەین بە بەڵێ، نەتیجەکەش دوایی چی لێ ئەکرێت چۆن ئەبێ. مهم ئەوەیە کە خەڵکی وڵاتی ئێمەوەندە هۆشیار بێ بزانێت کە ڕیفراندۆمی ژەونە کارێکی عەجیب و غەریب نییە. ئەگەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان جەخت لە سەرنجامدانی ڕیفراندۆم دەکەنەوە بۆ سربەخۆیی کوردستان، بەڵام بەهۆی خراپی گوزەرانی هاوڵاتیان و ئاسایی نەکردنەوەی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و کارانەکردنەوەی پەرلەمانەوە داوا دەکەن ڕیفراندۆم و هەڵبژاردننی پەرلەمان پێکەوە ئەنجام بدرێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگا سۆگر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێمە لە وادەی ڕیفراندۆم ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبینەوە کە 2 مانگی ماوە تا ئێستا ئامانجی ڕاستەقینەی ڕیفراندۆم بۆ خەڵک ڕوون بۆتەوە کە بۆ چ مەبەستێکە؟ بەسڵاو بۆ بینەرانی بەڕێز و بەشداربووانی بەڕێز و ژەنابتان. ئەم بڕیاردانی ڕیفراندۆمە بەڕاستی لە پەلە پرۆزەیەکی سیاسی جێگومانە چێ کە ئامادەکاریەکانی ئەبوایە نەک لە هەفتە و مانگ و چەند ڕۆژی بڵێن دیاریکراوە کاری بۆ بکرایە، وایە لە سەرەتای دەسەڵاتدارێتی خۆماڵیەوە کار بۆ ئەم پرۆسەیە بکرایە و بگەیەنرایە، بگەشتاتە حاڵی پێگەیشتن ئەو سابڕای لێ بدرایە. بەڵام لە بەرگەمێژویەکانی ڕابردووی دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستانە بە پێچەوانەی ئەم ئامانجەوە بۆ خۆی ڕیفراندۆم ئامرازێکە بۆ گەیشتن بە ئامانجی
خاوەنی خۆبوونی ڕاستەقینە و دروستکردنی قوارەیەکی سیاسی کە مافێکی ڕەوا و سروشتی هەر گەلێک و هەر پێکاتەیەکی نەتەوەی نیشتیمانیە. بەڵام کارەکانی پێشینەی دەسەڵاتدارێت لە هەرێمی کوردستانە هێندەی بۆ هەڵتەکاندنی بنەماکانی گەیشتن بەم ئامانجە هەستی پێکراوە، هێندە بۆ بنیادنانی بنەماکان هەستی پێ نەکراوە. بۆیە بەڕاستی بڕیارێکی جێسەرنجە، گوماناویە و مەترسیدارە و هیچ ئامادەکاریێکی ئەوتۆی بۆ نەکراوە کە خەڵک بە جۆش و گەرم و گوڕێکی ئەوتۆوە تایە بەشداری بکەن کە بڵین سەرنجامەکەی بە بەرژەوەندی و قازانجی خەڵکی کوردستان بشکێتەوە، بەڵکو بەرژەوەندی حیزبی و ئامانجی کەسی لە پشت ئامانجە هەیە. ڕوون بۆ تۆ بۆ خەڵک کام ئامانجە لە ڕێفراندۆمە هەیە؟ ئەو ئاسان نییە، خەڵک دابش کراوە و دابش بووە و بەڕاستی بانگەشەکان بە ڕاستی جیاوازە ئەکرێ و زیاتر لەوەی کە کار بۆ هەماهەنگی و یەکگرتووی و تۆکمەیی نێوان ڕێزەکانی ناخۆ بکرێ بە سیاسەتی یەک بەخاینکردن و یەک پەراوێزخستن و خۆ بە پاڵاوانکردن کار بۆم پرۆسەیە کراوە. بۆیە دابشبوونە حیزبیەکە، دابشبوونە ناوچەیەکە، دابشبوونە بنەمان ناتەندروستیەکەی خێڵ لە چوارچێوەی حیزبە بۆتە ئەوەی کە خەڵکی دابش کردووە، ئەوەی لەگەڵ فلان حیزبایە بە هەموو توانایەوە بەرگری لێکە و ئەوەی لەگەڵ فلان حیزبی ترایە بە گومان و بە نەشیاویەوە مامەڵەی لەگەڵاکە و بۆیە ڕوانێ بۆیە بنەمای یەکەم بۆ سەرکەوتنی پرۆسێکی وە بەدەستهێنان و دابینکردنی ڕای زۆرینەیەکی لە سا 51 نا لە سا 85 کەمە بۆ پرۆسەیەکی وە کە چارەنووسی میلەتێک لە قۆناغی بگوێزێتەوە بە قۆناغێکی تر نابێت لە 85 لە 90 کەمتر بەدەستبێنێ. بەڵام ئەوەی لە ئێستای واقعی کوردستان نایبینین جگەل لە نیگەرانی، جگەل لە ترس، جگەل لە گومان پاڵنەرە حیزبەکان نەبێ پاڵنەری تری نییە. تۆ کاگاس و یەقینتیان گومان تێکەم پرۆسەی بۆ سەر بەخۆی نییە ئامانجی حیزبی لە پشتە؟ من بڕوان ناکەم کەسی هەبێت لە کوردستانە کە ئامانجی سربەخۆیی نەبێ، خەونی سربەخۆیی نەبێ و حەز بە سربەخۆیی نەکا. بەڵام تەنیا خەون و ئامانج و حەز بنەمان نییە بۆ گەیشتن بە دەستکەوتێک بە سەرکەوتنێک. بۆیە سەرجەمی پارتەکانەوانەی کە ئاوا هەڵگر و بڵین خۆیان بە خاوەنی ئەپرۆسی ڕێفراندۆمەزانن لەگەڵاوانەشا کە تێبینیان لەسەر و گلیان لەسەرێتی و بە ناوەخت و نەگونجاوی ئەزانن بە بڕای من هەمویان حەز بە سربەخۆیەکەن. بەڵام گرنگ ئەمە لە سیاستامە ئەمە گرنگ نییە، گرنگتر لەمە ئەوەیە کە تۆ هەنگاوێنەی هەنگاوی دۆمە لە بەرچاو بێ، بزانی کەم هەنگاوانەی سۆگەری ئەوەت کرد بێ کە هەنگاوی دواترێ چییە، یا بۆ هاتنە پێشەوەی هەموو ئەگەرەکان پلانی ئەیوبی و سیدا نابێت. ئەمە بۆ سربەخۆیان پرۆسیان بۆ مەرامی حیزبی ئێستا ئەوەی ئەبینرێت لە کوردستانە ئەقلێتی بەرژەوەندخوازی حیزبی و کەسی لەسەر و هەموو بەرژەوەندەکانەوەیە کە هەر ئەمەشە وای کردووە. ئێمە لە زۆر بڕگەی مێژووی ترە ئەکرا هەنگاوی چارنووسازی گرنگ بنین نەمانناوە، ئێستا ئاینین ئامانجەکە لە ڕووکەش و سیمایە ئامانجێکی نەتەوەی نیشتیمانیە. بەڵام لە بنەڕەتە بەکارهێنانی ئەو ئامانج و دەستکەوتە نەتەوەی نیشتیمانیە بۆ بەرژەوەندی بنەماڵە حیزب و تاک. بەڵێ سوپاس دەکەم ماوەستا جەنابشت بەخێر بێ. ئێوە کە وەکو کۆمەڵی ئیسلامی تێبینتان لەسەر پرۆسەکە هەیە و داواتان کردووە لانی کەم دوا بخریان هەڵبژاردن و ڕێفراندۆم بێکەوە ئەنجام بدرێت. ئێستا بەڕوونی ئامانجیم ڕێفراندۆمەتان بڕوون بۆ تۆ؟ بەڵێ بەنای خی گەورە میوان سوپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێز بۆ میوانەکان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە لە ڕاستیدا خۆی دیاریکردنی وادەی ڕێفراندۆم لە کاتێکی ئاوا بە پەلەپەل و لە کاتێکی ئاوا کە 25 نوێ بۆ دانرا و لە کۆبنەوەیەکی حیزبیدا یاخۆ چەند حیزبیدا بەڕاستی خۆی ئێمە جێی گومانە، جێی گومانی گەورەشە. بە تایبەتی ئێمە کە ئەزانین بۆ نمونە ڕێفراندۆم پرسێکی گەورەیە و پرسێکی نیشتیمانیە و ئاواتی خەڵکی کوردستانە. بەڵام ڕێفراندۆمێکە بۆ سەربەخۆیی بێ، ڕێفراندۆمێک بۆ دامەزانی دەوڵەتی کوردستانی بێ. بەڵام ئەم ڕێفراندۆمێکی ئێستا بانگەشەی بۆ کرێ بەڕاستی ئامانجەکەی ڕوون نییە، ئامانجەکەی دیار نییە. ئایا تەنها ڕێفراندۆم لە پناو ڕێفراندۆم ئایا ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی یا ڕێفراندۆم تەنها بۆی کە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببیسترێ یا بزانرێ؟ چونکە هەموو ئەم لێدوانە دراوە، جارێک دەڵێن بۆ سەربەخۆیە، جارێک دەڵێن تەنها بۆ
زانی ڕای هاوڵاتیانە جارێگەڵن مەرج نەسەر بخۆی بەدووادا بێ هەنەگەڵن تەنا پرۆسەیەکە کەواتە هەموو ئەمانەیەکە کە ئامانجی بەڕاستی ڕفراندۆم ڕوون نەبێ و بە شێوەیەکی گوماناوی لەلایەن هەنێک لایەنە سیاسیەکان و لایەن خەڵکی کوردستانەوە تەماشا بکرێت هەر لەم سۆنگەیەوە کە تەنانەت بۆ نمونە ینی کۆمیسیۆنش کاتی پێویستی لەبەردەستانێ بۆ ئەوەی کە بتوانێت ڕفراندۆمێکی سەرکەوتوانە ئەنجامدا ئەوەی کە بینیمە تاسە نزیکەی 2 مانگ یاخود ئەمڕۆ پێمڵێن کەمتر ڕۆژێک کەمتر لە 2 مانگمانماوە بۆ وادی ڕفراندۆم تاسی هیچ ئامادەکارێک بۆ ڕفراندۆم نەکراوە خۆی مازانین ئەمە پرۆسەیەکی فەنیە و ئەمە پێویستی بە کاتە پێویستی بە لە ڕووی تەکنیکی و کۆمیسیۆن پێویستی بە کاتە و هەم سەرچاوی مرۆیی و هەم بەڕاستی مادیشە وەسم لە ڕوانگەیەوە ئەم ڕفراندۆم بۆ ئامانجی سربەخۆینە بۆ مەوەستی حیزبی و ئەوانەیە خود بە حیزبی کراوە پرۆسی ئەم ڕفراندۆمە گومان لەوەدا نییە کە مۆرکی حیزبی و شخصی پێوە لکێنراوە و هەر شێوازی کۆبوونەوەکە شوێنی کۆبوونەوەکە و پێمانەڵێ کە ئەمە ئامانجی مۆرکی حیزبی و شخصی پێوەیە و بێگومان مەرامی حیزبی و شخصیشی لە مەرامی شخصی و حیزبی چییە بۆ نمونە لە پشت بۆ نمونە ئەمە ئەمڕۆکە لەم کاتەیە مەقساکەین هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی گەورەتی بەڕێ بە کۆمەڵی شکستی سیاسی و ئابووری و ئاشتەوایی نێخۆیاتی بەڕێ و بێگومان ئەمەش کە ئێمە ئەزانین ینی لایەنێک و چەند لایەنێک بە دەرەجەکەم لێی بەرپرسن ئەنەوێ ئەم شکستەمان بەدەستکەوت بە خەڵکی کوردستانی بفرۆشنەوە یاخود ئەمەی ڕابردوو لەبێری خەڵکی کوردستان بنەوە بۆ لە پێناویکە ڕفراندۆمەکەین و دەوڵەتی کوردی بۆ خەڵکی کوردستان بەڵام بە قسەی جەناب ئێمە جۆرێک نیە بە بازرگانی کردن بە ڕفراندۆمەوە گەر بەڕێز دەڵێ ئێمە بۆ داپۆشین شکست بێت ئەوەی شتێکی کە بێگومان ئەمە ئەو خوێنەوەی بۆ ئۆکرێت ئەوەی کە جارێکێ کە گومانەکان قوڵترەکەنەوە ئەوەیە کە بۆچی ڕفراندۆم بەر لە وادی هەڵبژاردن ئەی بۆ ڕفراندۆم هەڵبژاردن پێکەوە نەکرێت کۆمیسیۆن دەڵێ بۆ هەموو پرۆسەیەکی بەتایبەتی هەڵبژاردن پێویستمان بە 180 ڕۆژە 6 مانگە ئێتۆرە لانی کەم پێویستی بە 3 مانگە بێ لە ئێستاوە کات بۆ کاتی هەڵبژاردننی گشتیەکە بکە کە وەکو هەوڵەگەی لە سەرەتای مانگی 11دا بکرێت ئەمە 3 مانگ بەڵام 2 مانگی خەریکی ڕفراندۆمی ئایا لە دوای ڕفراندۆم بە مانگیەک ئەتوانێت کۆمیسیۆن ئامادەکاری بۆ هەڵبژاردن بکە یا بۆ ڕفراندۆم بۆ لە پێش وادی هەڵبژاردن بۆ پێکۆنە بکاتە خوێنەوەی ئەوەی بۆ ئەگرێت کە ئەمە دواتر ئەنجامی ڕفراندۆم ئەنجامەکەی هەر چۆن بێەوە بێگومان دواتر دەرەکەوێت ئەمە دواتر بە خەڵکی کوردستان بفرۆشێتەوە و بۆ مەرامی حیزبی و بانگشەی ئینتیخابی بەکاربێنێ بۆی کە لایەنێک یاخود چەند لایەنێک بیان شکستەکانی ڕابردووانی پێ پەردەپۆشکن جارێککە عاتفی خەڵکی کوردستانی پێ بجوڵێنن و بیان لە هەڵبژاردنەکانە جارێککە دەنگی خەڵکی کوردستان بەلای خۆیان دەڕاوێت کاتە گومانی ئەوەیە کە فعلینێکی لە ئامانجەکانی بریتە بۆ بانگشی هەڵبژاردن بەکاربێنێ ئەگەرنا بۆ ڕفراندۆم و هەڵبژاردن پێکەوە نەکرێ ئەو کاتە پرۆسەکە سەرکەوتوترە بێ لانی کەم کە بەو شێوەیە بوو کۆدەنگی سیاسی لە یەکەوێتەوە کە بەو شێوەیە بوو بێگومان پێویستە لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرکرێت ئەو کاتە هەموو لایەنەکان خۆیان بە خاوەنی ڕفراندۆم ئەزانن و ڕفراندۆم مۆرکی شخصی حیزبی لێ بێتەوە جگە لەوەی کە لەسەر ئاسی ناخۆدا بەڕاستی لەسەر ئاسی شەقان لایەنە سیاسیەکان لەسەر ئاسی شەقامی کوردی هیچ کارێکی ئۆتۆ بۆ ڕفراندۆم نەکراوە تەنها مجرد وادەیەک دانراوە کە لە 25 نۆ ئێمە ڕفراندۆمەکەین لە ناوچەدابڕاوەکان چۆن نەکرێت کە قەرار وایە ناوچەدابڕاوەکان شمولەکەن ئایا بەڕاست شمولەکە ناشمول ناکرێت پیاسە کەس نازانێت لە ناوچەدابڕاوەکان ڕفراندۆم ئەکرێ ناکرێت بە قسە ئەڵێن دەکرێت بەڵام بە عەمەلی میکانیزمەکەی کاراسانیەکەی هەنگاوەکانی چییە بە عەمەلی هیچ هەنگاوێک نەدراوە کە لەو ناوچانەدا ڕفراندۆم بگرێت و ڕفراندۆمیش بێ ناوچەدابڕاوەکان بەڕاستی شکستێکی گەورەیە جارێک ئێمە ئەیسەلمێنین ئەگەر لە ناوچەدابڕاوەکان ڕفراندۆم نەکرێت بە زمانی حاڵ ئەڵێن کە ئەم ناوچانە یاخود لایەنی بەرامبەر لایەنی عەرەبی عێراقی وای بکەن کە ئەم ناوچانە کوردستانین بۆی ڕفراندۆمیان ناکەن ئەجا بۆ لە کوردستان ڕفراندۆمەکەن بۆ ناوچەجێنەوەکان ئەگەر نەکرێت بێگومان دواتر ئەو مزایدە یاخود ئەو بانگشەی لایەن عێراقەوە دوور نییە بکرێتەوە بۆ مەرامی خۆیان بیخۆست سپاس دەکەم کاک ئازاد دەگات بێمە لای بەڕێز سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسەلەی نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی ڕفراندۆم وە هاوڵێی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆشی بەشدار بوو لە کۆبوونەوەی حوتی حوزەیرانە کە کۆمەڵێک خاڵ و بەرگەدان رابوون لەوانە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان باشکردنی بژێوی خەڵک و ئەنجامدانی ڕفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەیەم کە هیچ تاکو ئێستا لەمانە جێبەجێ نەکراون یەکێتی نیشتیمانی هەڵوێستی چۆنە ئایا دەکشێتەوە لەم پرۆسەیە؟ بەڵێ ئێوارەتان باش کاک هەشیمەوە ئێوارەی
میوانانی بەڕێز و بینەرانی بەڕێزش باش لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان کارنامەی خۆی هەیە و خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ ڕێفراندۆم هەیە و بڕیاری خۆشی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم داوە تا ئەم کاتە هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووی نەداوە و چاوەڕێ دەکرێتکە لە کۆبوونەوەکانی داهاتوودا کۆبوونەوەی هاوبەش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەروەها درێژە پێدانی کۆبوونەوەکانی لەگەڵ بجوتنەوەی وەڕان و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و هەروەها یەکگرتووی ئیسلامی بیرۆکەکان ئاڵوگۆڕکەن و هەڵوێستەکان باشتر و وەرتر دراسە بکەن لە پێناو گەیشتن بەوە تەوافق و سازانێکی گونجاوتر لە کاتی ئێستا دەبەوەی کاممان پێکەوە بچینە بگەینە ئەو ڕۆژی 25 ما کە تێدا ڕێفراندۆم بۆ گەلی کوردستان ئەنجام بدرێت. ڕێفراندۆم مافێکی سەرەتایی نیشتیمانی و نەتەوەی گەلی ئێمەیە. ئێمە لە بەردەم دۆڕیانێکی مێژووی گرنگداین و ئەو دەرفەتە ڕەنگە بمان خاتە سەر هات و نەهاتێک لە هاتەکەدا هاتەکە بریتێ لەوەی کە ئێمە ئەبێ سارە نووسینێتەوە کەمان بە خۆمان بنووسین نەهاتەکە بریتێ لەوە کە ئێمە بێدەنجی هەڵبژێرین لە هەڵبژاردننی ئەو سارە نووسێک کە مەفروضی ئێمە خۆمان بڕیاری لێ بدەین. بۆیە ئینعتافەکە یەکجار زۆر گرنگە و ناکرێمە بێدەنگین بە تایبەتی لە پاشە گۆڕانکاریانەی کە لە دوای نەمانی داعش دێنە پێشەوە و هەروەها نەخشەی دیکەی سیاسی و تەنانە هیچ جوگرافیش ڕەنگە بنووسرێنەوە و ڕەنگە سونەکان لە ناوچەکانی مووسڵ تا درێژ دەبنەوە بۆ نزیک ئەردەن تەموحێکی دیکەی سیاسیان هەبێ ڕەنگە هەوڵ بۆ پێکەنانی هەرێمێک بدەن و ڕەنگە جوگرافیایی ترهی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن کە ئێمە ئەبێ خۆمان کۆبکەینەوە و ئێمەش لەسەر ئاسینێتەوەی یەک هەڵوێست و یەدەنگ بین لە پێناوەی کا بتوانین سار نووسی میلەتەکەی خۆمان بە خۆمان لەزنشان بکەین بەبێ ئەوەی هیچ ئیرادەیەک لە دەور و بەرمان بەسەر ئێمەدا فەرز بکرێ. بەڵێ زۆر باشە کاک ئازاد بەڵام ئێوە پێتان وایە کە ئەم ڕیفراندۆمە مەرامی حزبی لە پشتەوە نیەوە بۆ مەسەلەی گەندەڵی بۆ مەسەلەی داپۆشی کێشە ناوخۆیەکان بەکار نایێنرێت؟ لە ڕاستیدا ڕێفراندۆم ئامانجی ڕێفراندۆم بۆ داپۆشینی هیچ شکستێک نییە لە ڕووی کارژێری یان حکومی یان ئیداری یاخود لە ڕووی فەرمانڕەوایی بە شێوەیەکی گشتی و من پێم وایە هەڵەیەکی یەکجار زۆر گەورەیە هەر کەسێک کە تەماشای ڕێفراندۆم کە بەو تێڕوانینە و من بمبورن بە تێڕوانینێکی سەقەتی لە قەڵەمیەدەم لەبەرەوە ڕێفراندۆم مافی گەلی کوردستانە مافی حزب یان کەسێکی دیاریکراو نییە لە ناو کۆمەڵگەی کوردستان. ئێمە هەمومان مەسئولین لەوەی کە ئەبێ ئەم قەرارە ئەم بڕیارە خۆمان بەدەستی خۆمان بۆ گەلی خۆمان بنووسینەوە و هەر لایەنێکی سیاسیان هەر کەسێک کە پێی وابێ بەکارهێنانی ڕێفراندۆم هەلێکە بۆ دەربازبوون لە هەر هەڵەیەکی مێژووی ڕابردوو پێم وایە دەمان خاتە هەڵەیەکی دیکەی گەورەتر و یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز لەگەڵەوەدا نابێت کە لە پێناو سڕینەوەی هەر هەڵەیەک لە فەرمانڕەوایی ڕێفراندۆم بکاتە پاساوێک بۆ خۆ دەربازکردن لەم هەڵانێک کە دووسارمان بوونەتەوە. ئێمە لە ڕاستیدا لە بەردەم ئەزمونێکی گەورە دامای دەمانتوانی لە 24 ساڵی ڕابردوودا کە دەرفەتی زەڕیمان هاتنە پێش دەمانتوانی قوارەیەک بۆ گەلی خۆمان پێک بێنین و لە ماوەی 20 ساڵ بەتایبەتی لە ساڵی دوای ساڵی 2005 نزیکەی 150 میلیارد دلار تەنها داهاتی تێکرای داهاتی هەرێمی کوردستان بوو ئەوەی کە لە حکومەتی عالی ئیتیحادی کە بۆمان نەهات لەگەڵ داهاتەکان ناوخۆ بوو بڕۆ پارێت ڕەنگە بمانتوانی بێت چەند دەوڵەتێک بێک بێنین کە پێکمان نێنا ڕەنگە دەرفەتە مێژوویەکان ئەو دەرەتانیان بۆ ئێمە نەڕەخسان بێ بەڵام ئێستاش ئەو دەرفەتە لە دەست نەچوە دەتوانین هەمومان پێکەوە ئەو دلیڤێ بخۆزینەوە پێکەوە بڕیار لەوە بدەین و من بەش بە حاڵی خۆم هەرگیز لەگەڵ ئەوەدانی ما کە ڕێفراندۆم بۆ ئەمە بەسە بەکاردێ بەڵکو بەمەبەسی نووسینەوەی چارەنووسی گەلی کوردستانە کە تێدا بڕیار لەسەر دیاریکردنی ئایندەی گەلەکەمان بدرێت کە بەهۆی ئەوەی کە ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا لە ئەزمونێکی یەکجار زۆر شکست خواردوودا بووین لەگەڵ عەرەب و نەمانتوانی بەڕاستی پێکەوە بگەین و مێژەوەی سلمان کە عەرەبەکان نەیانتوانی درێژە بە بەبێ زمینە سازی ئەم پرۆسەیە ئەو گومانە لە جێی خۆیدانە کە خەڵک گومانی لەوە هەبێ کە ئەم پرۆسێ بۆ مەسەلەی دەوڵەتدارنیە لەبەرەوەی کە نەتوانراوە قەنەعات بە بەشێکی زۆر لە ناوخۆی هەرێمی کوردستان بکرێت و مەسەلەی ئەوەی کە لە کۆبوونەوەکەی حەوتی حوزیرانی مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان مەسەلەی بژێوی خەڵک بەم شێوەیە ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێت ئەگەر ئەم پرۆسێ بۆ دەوڵەتداریە بۆ مەسەلەن بژێوی خەڵک باش ناکرێت بۆ پەرلەمان کارە ناکرێتەوە.
بەڵێ ئێستا ئێمە هاتینە سەر دراسەکردنی ڕێکارەکانی ئەنجامدانی هەڵبژاردن کە بریتە لە زمینە سازی بریتە لە دراسەکردنی پێداویستەکانی ئەنجامدانی ڕفراندۆم. من تەئیدی هەردوو هاوڕێمەکەم کاک ئاسۆوە کاک فاڕۆق کە بەڵێ زمینە سازی پێویست بۆ ئەنجامدانی ڕفراندۆم نەکراوە، پێداویستەکانی ئەنجامدانی لە ڕووی میکانیزم و هەڵبەتە بۆ ڕفراندۆم تا ئەم لە حەزیێش فراهم نەکراون، کۆمیسیۆن ئامادە نەبووە تا ئەم لە حەزیێش بۆ ئەنجامدانی یان چونە ژێرباری ئەنجامدانی ئەم ڕفراندۆمە کە ماوەیەکی کورتی ماوە، هەروەک ئەو هەڵبژاردننی گشتی کە دوو مانگ دوای یان کەمتر لە دوو مانگ لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم دێتی پێشەوە ئانە هەموو کۆسبووتەگەری گەورن، بەڵام ئەمە نابێتەوە هۆی ئەوەی کە ئێمە ئیرادی خۆمان بوەسێنین لە بەرەوەی کە مستەلزەماتی ئەنجامدانی ڕفراندۆم جێبەجێ نەکراوە. ئێمە لە سیباقین لەگەڵ زەمن، لە سیباقین لەگەڵ ئەو گۆڕانکاریە خێرا و زوانێک کە لە ناوچەکە ڕوو ئەدەن، بۆیە ئەبێ دەستوبردێکی لێ بکەین پێشمان لە ئایندێشی نزیکدا سازانی زیدی دێت پێشەوە. بەڵام بە بۆچوونی بەڕێستان بەم بارودۆخی ئێستا شەر ینی ڕیفراندۆمەکە سەرکەوتوو دەبێ ئەوەیە کە ناوماڵی کورد پەرتە کە نەتوانراوە قەنەعات تەنانەت بە کوردیش بکرێت کەم ڕیفراندۆمە دەمانگەێنێت بەسەر بەخۆی مەسەلەی نەبوونی دامەزراوەکان، مەسەلەی نەبوونی زەمینە سازی کۆمیسیۆن و سەرپەرشتی نەکردنی تەنان لەلایەن نەتەوە یەکگرتوەکانیشەوە بەم شێوەیە سەرکەوتوو دەبێت بەم دۆخی ئێستا. ئەگەر بەم نەفەسی تا ئێستا هاتووە ڕێفراندۆم ئەنجام بدرێ، منیش لەگەڵەوە دامە کە بەڕاستی ئەمە نابێتە ڕێفراندۆمێک کە تعبیر لە وەزەر نەزەری هەموو لایەنە سیاسیەکان و تێکرای کۆمەڵانی خەڵکی کوردستان بێتە بە هەموو تاکەکانەوە بکات، لەبەرەوەی هەندێک زوڵانە و بزاوتیش پەیدا بوون لێرە و لەوێ کە لە دژی ڕێفراندۆم بەنە خێر دەهێنەوێ تەکانێک بدەنە یان زوڵەیەک بدەنە شەقامەکان. بەڵێ زمینی سازی وای کردووە کە ئێمە نەگەین بەو سازان و لێکتر تێگەیشتنە، بەڵام ئومێدمان وایە کە لە ماوەیەکی درفەتێکی نزیکدا ئەو هەڵەیە چاک بکرێتەوە، چونکە ناکرێ ئێمە بۆ هەڵە گەورەیە وا بکەین کە بەبێ یەکخستنی یەکێتی ڕێزەکانی گەلی کوردستان ناتوانین بەڕاستی بگەین بە ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆم بەبێ بەشداری پێکردنی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی و هەروەها هەمومان بەڕاستی بەبێ یەکتر ناتوانین ئەم ڕێفراندۆمە بە شێوەیەکی سەرکەوتوو جێبەجێ بکەین. و من تەئیدی قسەی کاک فاڕۆقەکەم کە دەبێ بەر لە هەر شتێک پەرلەمان کارە بکرێتەوە، لەناو پەرلەمان دوو یاسای گرنگ دەربهێنرێن کە یەکەمیان یاسای ئەنجامدانی ڕێفراندۆمە، دووهەمیان یاسای دەسەڵاتێک بدرێت لە ڕێی یاساییەوە بۆ ئەو کۆمیتەیە کە پێکێنراوە بۆ چاودێریکردن و سەرپرشتیکردنی ڕێفراندۆم، کە ئەگەر ئەم کارانە نەکەن ئەو چوارسیەوە نیشتیمانی وەرناگرێت. بەڵێ سپاس دەکەم کاگازت کاگاس وەگەر گرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی زمینە سازی کردن، یعنی ئەگەر لە ماوەی ڕابردوودا زمینە سازی نەکرا بەو یەک بەو دومانگی کەمترە دومانگی کەمان ماوە دەتوانرێت زمینە سازی بکرێت بۆ مەوەسەیە خو بەڕێزوتە دەم بڕیارە لە ئێستادا بڕیارێکی مەترسیدارە، مەترسیدارەکەی لە چیدایە؟ بە بڕای من زمینە سازی دابیرکردنی کاغەز و سندوق و فەرمانبەر نییە، دابیرکردنی بنەما بۆ پرۆسەیەکی واچارن و ساز دروستکردنی دیفاکتۆیە. هەموو بڕیارێکی وا گرنگ لە ڕوانینی منە بە دروستکردنی ئەمری واقع دێتە دی. ینی چۆن لە بەدیهێنانی ئەزمموی کوردستانە فیدراڵێت کرا بە ئەمری واقع، من لەلایەکەوەڵێم کە ناکرێتەوە بۆ سربەخۆیی چاوەڕێی ڕەزامەندی وڵاتانی دراوسێ و تەنان وڵاتانی دەرەوەش بکەیت. نابێت ڕەزامەندی میلەتەکەت بەدەستبێنێت. ڕستی دۆم نەیەڵە ویستمەوە بڵێم، یعنی ناکرێتەوە چاوەڕێی ئەو بکەی بە بڕیاری ئەوان ڕەزامەندی ئەوان بڕیاریی وابی ئەوەی کە تۆ بێت چاوەڕێ بکەیت و پشتی پێبەستی ڕەزامەندی و یەکریزی و جۆش و ئامادەیی و بنەماکانی ناوخۆیە. تۆ لە ناوخوا بتانی لەسەر پێی خۆڕابوەستی، بتانی ڕوبەڕووی گوشارەکان بۆسیتەوە، بتانی ئەم داوای خۆت بچەسپێنی لە دنیا سیاسەتە هەموو بڕیارێکی گرنگ بە دیفاکتۆ ئەچێتە بواری جێبەجێبوونەوە، نەک بە قەنەعات پێکردن و ڕەزامەندی. ئێستا باز لەوە کرێ وەفد بۆ ئەم وڵات بنێرێ بۆ وڵات بنێرێ، ئەمە ڕووکەشی بابەتەکەیە. تۆ ئەچی بۆ وڵاتان لە پێگەیەکی بەهێزەوە نەچی، ئەوان ئەم نوع سیاسەتە بۆ دەرەبڕن کە باز لە یەک پارچەی خاکی عێراقن، باز لەوەکەن کە نەرمترین دەربڕینیانەوەی کە کاتی ڕیفراندۆم نییە. کاتی ڕیفراندۆم نییە لە ڕوانینی ئەوانەوە بە پێی بەرژەوەندەکانی ئەوان کاتی ڕیفراندۆم نییە، چونکە
کاتی ڕفراندۆم هەموو کاتێتی بۆ چارنووسی گەلێک چونکە ئەم گەلە لە ئازەلەوە مافخوراوە بۆیە هەموو ئەو زەمانەی تێپەڕیوشە کورد ڕفراندۆمی هەلی ڕفراندۆمی نەبووە هەلی بەدەستهێنانی سەربەخۆیی نەبووە ئەو زەمانانن کە بە زەمەنی غەدری مێژووی لەم گەلە ئەبێ ئەژمار بکرێ نەگەوەی کە کەی وڵاتانی هەرێمایەتی وڵاتانی نێودەوڵەتی ڕەزامەند بوون و بەرژەندەکانی ئەوان وای خواست ئەنجا گەلێک مافەکەی جێبەجێ بکرێ ماف جێگیرە و دواخستنی ناڕەوایەتیە بۆیە من وا ئەڵێم لە ڕووی سیاسی هەرێمایەتیەوە شڵەقانی دۆخی خۆڕەڵاتی ناوەڕاست زمینەیەکی زۆر لەبارە بۆ هەنگاونان بەم ئاڕاستەیەدا و بۆ دەستهێنانی سەربەخۆیی بەڵام لە ڕووی ناوخۆییەوە نالەبارترین دۆخداین بۆ ئەم کایەیە بۆیە من ئەبینم بەڕێزت دەیبینی کە ئێستا بۆ منە سەرڕای دژایەتی وڵاتان زمینێکە لەبارە بۆ ناوخۆ لەبار نییە ڕەزامەندی وڵاتان من ناڵم بۆ ڕەزامەندی وڵاتان لەبارە خۆڕەڵاتی ناوەڕاست بە جۆرێ شێواوە هێزەکان بە جۆرێک کەوتونەتە بەریەکەوتن و ململانیەوە کە هەمیشە گۆڕانکارە مێژوویە گەورەکان لەم دۆخانە قابلی جێبەجێبوونن یعنی کەی جەنگێکی گەورە ململانەیەکی گەورە ڕوویدا زمینە سازیە بۆی دەستکاری نەخشەی سیاسی بکرێ بلۆ ڕۆ نەڵێم لەبارە گینا ئەو وڵاتانە هیچیان ئامادەنین نەک سەربەخۆیی ئامادەنین فیدراڵێت و مافی ئۆتۆنۆمیش بۆ تۆ بسەلمێنن بەڵام تۆ مافی ئۆتۆنۆمیت بە قوربانیدان جێگیر کرد دوای ئەوە فیدراڵێتت بە قوربانیدان و ئەمری واقع جێگیر کرد ئێستا توانی سەربەخۆیی بە یەکگرتووی و بە سیاسەتێکی دووربینانە جێگیر بکەیت و دیفاکتۆیە دروستکەی بەڵام زمینە و دیفاکتۆیە ئایا لەبارە یا لەبار نییە بە بڕای من لەبار نییە چونکە تۆ ئەمەی بەڕێزانیش باسییان کرد لە کوردستانە یەکەم لەدبوونێکی گەورە لە ڕێزی خەڵکەکەمانە هەیە حیزبەکان خەڵکیان نەک دوولەت چەند لەت کردووە بەم بنەمایەوە بنەمای سەرەکی یەکێک لە پایەکانی فراهەم نییە بنەمایەکی تۆمەوەی کە تۆ چ بنەمایەکی ئابووری لەسەر پێ خۆڕاوەستایی وات هەیە بتوانی بەرگەی گوشار و پەلاماردانی دەرەکی بکەیتەوە لە ڕووی سەربازیەوە ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی نەبێت لە ڕووی سەربازی و کە ئێستا بەرامبەر بە داعش ئەو پشتیوانەمان هەیە بەڵام ئایا لە سبەینی شەڕی دەوروبەرە تورکیا بە بیانووی پەکەکە و ئێران بە بیانووی ئۆپۆزیسیۆنی کوردی خۆڕەڵاتەوە هزار یەک نوع بیانووی تریشان هەیە هزار یەک دەستێوەردانی ڕێگەی دەستێوەردانی تریشان هەیە ئایا تۆ چەند نتوانی لە بەرامبەر ئەوانە لە ڕووی سەربازیەوە بوەستی لە ڕووی هەواڵگریەوە بوەستی لە ڕووی کارگەڕێەوە سیستەمی کارگەڕی ئێستا هەر لەبەر نمونی موچە سیستەمی کارگەر لە هەرێمی کوردستانە بە جۆرە شێواوە کە ئەسڵەن ئیلتیزام بۆتە ئیلتیزامێکی ئەخلاقی لە زۆر شوێنە لە جیاتەوە ئیلتیزامێکی کارگەڕی ناچاری و ملزەم بێت بۆیە بنەماکان لە زۆر ڕوویترەوە کە ڕەنگ کاتی باسکردنی نەبێ دانەڕژراوە و ئەمە ئەوەنەی لە مزایدەیەکی سیاسی و ئەوەنەی لە ڕسکێکی حیزبی و شخصی ئەچێ ئەوەنە لە بەرنامە ڕێژدەیەکی تۆکمە ناچێ بۆ گەشتن بە ئامانجێگۆەوەی کە ئازاد فەرمووی بە بڕای من گومان خستنە سەر ڕیفراندۆم بەوەی کە بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی و کەم و کوڕی و شکستەکانی دەسەڵاتدارەتی لە حەرێمی کوردستانە بۆ ئەوە نییە بۆ سەربەخۆییە بەڕاستی من ئەو بە سەقەتی نازانەوە ئەوە ڕایەکی واقعانەیە ڕای سەقەت ئەوەیە کە ئەم ڕیفراندۆمە بە ڕێگای بە ئامانجی سەربەخۆیی لە قەڵم بدرێت کە ئەگەر ئەوەی بێ ئامانجی سەربەخۆیی لە بەردەما بێت هەنگاوی کردارێکی ئەنێ بۆ چارەسەرکردنی بەشێ ئەو کێشانی کە بەشێکی کەمیمان باش کرد کە زۆرترینیشمان باز نەکردووە چ بنەمایەک داڕێژراوە دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان چ بنەمایەکی داڕێژراوە بۆ ئەم سەربەخۆیی بکاتە دیفاکتۆ بیکاتە ئەمرێکی واقع چۆن لە فیدراڵێتە ئێرانیش و عێراقیش و تورکیاش و سووریاش کۆبنەوەی هاوبەشیان نەکرد بەڵام تۆ یەکەمەوەی کە پشتیوانیەکی نێودەوڵەتیت هەبوو دووەمیش میلەتەکەت سەر ڕای نەهامەتی و برسێتی یەکگرتو یەک ڕیز بوو توانیت جێگیری کەی لەسەر و ویستی ئەوانەوە ئەوانیش وەکو ئەمری واقع تامنیان لەگەڵ کرد ئێستا سەربەخۆیی پێویستە بە هەمان میکانیزم کاری بۆ بکرایە کە نەکراوە سپاس دەکەم مامۆستا فاروق سەبارەت بەوەی کە چ جۆرە ڕیفراندۆمێک پابندکەر دەبێت یاخود ئەوەی کە مەسەلەی دەوڵەت بوون بە دوای خۆیدا دەهێنێت بەڵام ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگرێم و لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
بەیانی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا فەروبەر لە ناوبڕەکە پرسیاریەوەمان کرد کە چ جۆرە ڕێفراندۆمێک ئیلتیزام بە دوای خۆی دادێنێت هەم لە ئاسینەوە دەوڵەتی دانی پێدادەنرێیان لەلایەن عێراقیشەوەی هەرێمی کوردستانیش لە کام جۆریان. بەڵێ دیارە بێگومان لە دنیا نمونەی جیاوازی ڕێفراندۆمان لە بەردەسایەوەکە بیدراول ئەنجام درراوە. بەڵام ئەگەر بمانەوە ڕێفراندۆمێ بێ ینی ئەنجامەکەی کاری پێ بکرێ و ئیلزامی بێ لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی قانونیەوە و ئەنجامەکەی لەسەر ئەرزیات تەرجمە بکرێ. بێگومان ئەو ڕێفراندۆمەیە کە ئەوەیە کە بە هەمەلایەن ئەکرێ یاخۆ بەڕێکەوتن لەگەڵ ئەو حکومەتی کە یاخود ئەو دەوڵەتی کە تۆ لێ جیابیتەوە زایدن بە سەرپەرشتی دەستگایکی نێودەوڵەتی لە نمونێ نەتەوەگرتوەکان یاخود هەر دەستگایشتری نێودەوڵەتی بێ. ئێمە نمونەمانەیە لە جنوبی سوودان کە دوای کە باشووری سوودان و حکومەتی سوودانی ڕێکەون بە سەرپەرشتی نەتەوەگرتوەکان ڕێفراندۆمەکەم و ئەنجامەکەی کاری پێکرێ. بەڵام ڕێفراندۆمی تیشمانە کە پێیان ڕێفراندۆمی ئوحادی یاخود تاگلایانە ئەوەیە کە لایەنێک خۆی تاگلایانە خۆی بڕێرەدا ڕاپرسیەکە بەڵام ئەمە ئەنجامەکەی هیچ ئیلتیزامێکی قانونی بەدوای خۆیدا نایەنێ. ئێستاوی هەرێمی کوردستان لەمەی دووەمەکە هیچ ئیلتیزامێکی قانونی بەدوای خۆیدا نایەنێ. بۆچی؟ لەبەرەوەی هەرێمی کوردستان یاخود بڵێن چەند لایەنێک بڕیاریان داوە کە ڕێفراندۆم بکەن کە بۆ سەر بەخۆی لە دەوڵەتی عێراق. بەڵام ئێمە تا ئێستا هەرێمێکی فیدرالی بەپێی دەستور کە سەر بە عێراقین واتە هەرێم و عێراق ڕێ نەکەوتن کە ئەو ڕێفراندۆمە بکەن و کار بە ئەنجامەکەی بکرێەوە نەتەوەگرتوەکان سەرپەرشتی بکات کاتێک ئیلتیزامێکی قانونی بەدوای خۆیدا نایەنێ. هاوشەوەی هەمان ئەو ڕێفراندۆمە بێت کە لە 2005 ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێی هەستان لە هەرێمی کوردستان و زیاتر لە 98 داینەکانی هێنا بۆ کار بە ئەنجامەکەی نەکرێ. ئێمە ئەگەر ڕێفراندۆم تەنها بۆ زاینی ڕای هاوڵاتیانە پێویست بە ڕێفراندۆم ناکە چونکە ڕای هاوڵاتیان وازحە دیارە لە 2005 لە سا 98 خەڵکی کوردستان دەنگی بە بەڵێ داوە بۆ سەربەخۆی ئەزمموی وڵاتانی شەیە کە بەبێ ڕێفراندۆم بگەن بە دەوڵەت بەبێ ڕێفراندۆم بکەن. بەڵێ ئەم نمونەیەمان زۆرە لە زۆربەی وڵاتانی جیهان کە بنە دەڵێت سەربەخۆ بەبێ ڕێفراندۆم بن بە دەوڵەت. بەڵام ئەمە پێویست بەوەیە کە تۆ بێی بە ئەمر واقع خۆ بسەپێنی و وڵاتان ئاعترافێک پێ بکەن و توانای پارێزیاریکردن هەبێ لەو دەوڵەتی کە دامەزێنی و توانای بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەو خەڵکی ئەو وڵاتت هەبێ. خۆ ئەوە کە مەرجە بۆ بوونی دەوڵەت بریتێ لە خاک لە هەرێمێک لە دەسەڵات لە سیستەمێکی سیاسی ئەمە وجودی هەیە. بەڵام چێ ئەو ئیرادەی کە لە پشت ئەمەوە بێ ئەمە بکات بە ئەمری واقع بیسەپێنێ و بتوانێ وڵاتان قەنەعەت پێ بکات دانی پێدا بنێن و خۆ ڕابگرێ
و خۆی ڕابگرێ بتوانێت پایەکانی خۆی کاری بۆ کردبێت چەسپاند بێتی و دواتر پتەیان بکە بۆ ینی ڕفراندۆم مەرجنی لە سەربەخۆی لەڕێی ڕفراندۆمەوە بێ بەڵام ئێستا وەکو میکانیزمێکی دیموکراتیانە یاساییانە زۆر هەنێ وڵاتان پەنا بۆ ڕفراندۆمە بن بۆی کە وڵاتان سەرپەرشینە تۆیگرتوەکان لە ڕووی نێودوڵەتیەوە دانی پێدانانرێت نەتۆیگرتوەکان ئامادە نیە سەرپەرشی هێرێ بکات نەتەوەگرتوەکان ناتوانێت سەرپەرشی هیچ ڕفراندۆم کات تاکو ئەو دوو لایەنێک کە ناکۆکن ڕێنەکەون پێکەواتە لەسەر داوای تەنها لایەنێک سەرپەرشی ڕفراندۆمێک ناکە ئێمە ئەڵێن ینی ڕفراندۆم بە تووشمانە ڕفراندۆم مافێکی ئاسایی خەڵکی کوردستانە کە بێ ڕفراندۆم بکە و دەنگی خۆی بدا دەنگ بەسەر بەخۆی بدە بەڵام ئایا مافی شێ ئەم بڕیارە بدە مافی شێ بڕا لە ڕفراندۆم بە ئایا مافی شخصێکە کە بڕا لە ڕفراندۆم بە مافی حیزبێک بڕا لە ڕفراندۆم بە حیزبێک کەی بێ ڕفراندۆم بە لە ڕفراندۆم کەی بڵێ کاتی نییە کاتی نییە کەی بڵێ کاتی هەیە کاتی هەیە ئەوی کوردستان لەو جۆرەیە بەڵێ لەو جۆرەیە ینی خۆ شێوازی بەڵام خۆ جگەر لە پارتیلانی تریش بەشدار بوون بەڵێ ئەم لانە لەکوێ کۆبوونەوە کێ بانگێشی کردن کێ فەرمووی کردن بۆ پێشتر کۆ نەبوونەوە وانە ئێستا پرۆژەیەک حیزب بۆ چوونیەوە پرۆژەی حیزبێکە بەڵام چەند حیزبێک تیا بانگێش کراون و لەوێ ئەو بڕیاریان ئەتوانین بڵین بۆ خوێنراوەتەوە بۆ چونکە بەپێی یاسا ئەو شوێنێکە ئەو بڕای لەدراوە مافی ئەو نێ بڕاندا پەرلەمان مافی هەیە کە بڕێر بدە ئێمە ئەمەیە ئەم گوماناوەدە کە ئەمە ئەمەرامی شخصی حیزبی لە پشتەوەی شوێنەکەی میکانیزمەکەی کاتەکەی ئەمە ئەو گومانە دروستەکە کە یاخود ئەو تێڕوانە دروستەکە بۆ چونکە بە پێی بڕیاری ژمارەی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان دەڵێ پەرلەمانی کوردستان تاکە مەرجعی یاسایی هەموو پرسە چارە نووسازەکانە لە ڕفراندۆم پرسی چارە نووسازترمان هەیە کاتە پەرلەمان مەرجعی برادان لە ڕفراندۆم پەرلەمانە بە یاسای کەواتە تاو کاتێکە پەرلەمان برای بۆ ڕفراندۆم نەدا پەرلەمان یاسای بۆ دەرنەکە ئەم پەرلەمانە ئەم برای ڕفراندۆمە گومانی لەسەرەکە ئەمە بڕیاری حیزبی و شخصی لە پشتەوەیە و بۆ ئەوەی کە باسمان کرد کە ویستێ بۆ دەستکەوتی حیزبی و شخصی بەکار بێنرێت چکە واقعەکە ئەومان پێدەڵ ئەگەر ئەمانوێ ڕفراندۆم بکەنە پرۆسەیەکی نیشتیمانی بابین لە پەرلەمان دەنگی لەسەر بدەین لە پەرلەمان یاسای بۆ دەرکە پەرلەمانی بۆ کاراکەینەوە ئێمە ئەو لایەنانەشی کە لە کۆبوونەوەکەی پیرمان بەشداریان کردووە هەمووی چەند مەرجێکیانەوە یاخود چەند خاڵی خسۆ دەڕوو کارەکردنەوەی پەرلەمان لە پەرلەمان یاسای بۆ دەربکرێت لە بارودۆخی خەڵکی کوردستان چا بگرێت بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ دادە خەڵکی نەسەر ساجی عەلی ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی خەڵکی کوردستان خراپترەکەن بۆیە ئەگەر بمانوێ ئەم ڕفراندۆمێکی هەموو خەڵک بێ پێویستە کۆمەڵی هەنگاو بگرێتە بەر و پەرلەمان یاسای بۆ دەرکە و کۆمەڵی ئامادەسازی کە باسی کرد بێگومان زۆر شتێکە وەکو ئامادەسازی ناوخۆیی بۆی بکرێت بەڵێ سپاس دەکەم کاگازە دەگە بگەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی هەڵوێستی وڵاتانی دەرەوە کە تاکو ئێستا هیچ وڵاتێک نییە پشتگیری لە ڕفراندۆمی هەرێمی کوردستان بکات تا چەندێک ئەمە پەیوەندی بە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە کە ئەم شێوازێک نییە کە بایەوەندە نییە کە وڵاتان بتوانن متمانەی پێ ببەخشن. وەڵام من لەگەڵ ڕێزی یەکجار زۆرم بۆ سوێنی کاک فارق و کاک ئاسۆ هەڵبەتە ئێمە ئەگەر چاومان لەوە بێ کە وڵاتان بێن مافی گەلی کوردستان لەسەر خوانسیەکی زێردا بنێن و پێمان ببەخشن ئەبێ 100 ساڵ 200 ساڵی دیکەش چاوەڕێ بکەین تاوەکو بەرژەوەندی ئەو وڵاتانە ڕێگە بەوادن کە دیارەیەکی لەو زەرمان پێ ببەخشن. ئەمە پەیوەستە بە ئیرادەی خۆمان وەکو گەلی کوردستان. ئێمە خۆمان چارەنووسی خۆمان بەدەستی خۆمان ئەنووسینەوە. چاوەڕێمان لە ئێران لە تورکیا تەنانەت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکخراوە نێودوڵەتەکانەوە کە UN و یەکێتی ئەوروپا هیچ وڵاتێک نییە کە ئەوان لە زیاتی ئێمە بڕیار لە چارەنووسی ئێمە بدەن. ئەمە هەڵەیەکی یەکجار زۆرە ئەمە بم بورە خۆ بە کەمزانین یان بە کەمزانینی گەلێکە کە خاوەن ئەو مافە سروشتیە لەسەر ئەرزی خۆی بەپێی ئەو بنەما سەرشیانێکە هەیەی بۆ بوون بنێتەوە و بۆ ئەوەی کە قەوارێکی سەر بخۆی لە سوارچێوێ دەوڵەتیش سەر بەخۆ هەبێ. لێرەوە من ئەڵێم ئەم کاتێک کە ئیرادەی گەلی کوردستان یەکخرا
وەکاتێک کە ئیرادی حیزبەکان ئەوانەی کە ئێستا دەسەڵاتیان بەدەست و ئەوانێک کە لە دەرەوە دەسەڵاتی فەرمیژدان هەمویان یەک خرایەوە و توانیان پێکەوە بگونجێن سازانێکی نیشتیمانە دروستکەن لەسەر ئەو ئامانجە گەورەیە بێگومان ئێمە دەگەین بەو ئامانجە و بەو ڕۆژگارەوە دەبین بە خاوەن قەوار و بە خاوەن دەوڵەتی سەربەخۆی خۆمان. بەڵام کاتێککە یەکێتی ڕزەکانی خۆمان لە ناو خۆشیرازی پەیوەندیەکانمان بە پرتەوازایی بمێنێتەوە بە بێگومان ئێمە لە خاڵێک چەق ئەبستین و هەرگیز ناچینە پێشەوە خۆشمان بەرپرسیار دەبین بەرامبەر بنەوەکانی داهاتوومان کە ئێمە نەمانتوانیوە بڕیار لە سارنووسی ئەوام دەویان بیانگەین بە کەنارێکی ئارام بۆ ئەوەی کە جارێکی دیکە ڕوبەڕووی ئەنفعلەکانی هاوشێوە ڕابردوو لە بەدرێژایی مێژوو نەبنەوە. ئێمە لە نزیکترین مێژوودا داعش جارێکی تر کوردی ئەنفال کردەوە لە ئێزیەکانیان ئەنفال کردەوە. کەواتە ئێمە یەکەمین هەنگاو ئەزیزەی دەوڵەت دەبێ بنیاد بنین کە خەلل هەیە خەللێکی یەکجار زۆر گەورەیە لە ڕووی یاساییەوە یەکێک لە جیهازەکانی دەوڵەت کە پەخراوە ئەبێت چاچیکەینەوە و حەزش ئەەکەم لێرە وەڕای بگەینم کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناچێتە ژێرباری هیچ سیناریوەیەک بەبێ بەکارکردنەوەی پەرلەمان و ناچی ڕفراندۆمی زیبەجێ ناکە بەبێ کارکردنەوەی پەرلەمان وبەی بەشداری پێکردنی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و هەموو لایەنەکانی دیکەی کوردستان و هەروەک جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە دەبێ ئەمە بە یاسایی بکرێ ڕاستیاکی تایبەت بۆ ڕفراندۆم ئامادە بکرێت هەر کاتێک ئێمە توانیمان ئەم ویستە بە دەستی خۆمان بنووسینەوە چوارچێویی یاسایی بۆ دەژان بکەین ئەو کاتی گەلان ڕێز لەم ئیرادەیە دەگرن ئەو دەبێتە هەنگاوی دووەم کە دەکرێت هەنگاوی تەسویقکردنی ئیرادی گەلی کوردستانە بە یان بەنێو دەوڵەتیکردنی ئیرادی گەلی کوردستانە لە ڕێی کەناڵە دیپلۆماسیەکانی خۆمان وەکە ئەتوانین کاری بۆ بکەین کاری باشی بۆ بکەین لەگەڵ ئەمریکادا بنشین لەگەڵ یەکێتی ئەوروپا زارشکەدا بنشین کە بڵێ ئێمە بەڵەیەکمان بۆ دەستنیشانکردنی چارەسمان پێیا کابریتە لە پێکەنین قوارێکی سەربەخۆ بۆ گەلی کوردستان کە ئێمە دەمانەوێت بەهۆی ئەوەی کە ئەزمونەکەمان لەگەڵ عەرەبەکان بەداخەوە شکستی خوار و عەرەب نەیتوانی گەلی کوردستان بگەێنێتە ئەو ئاستەی کە لە ڕیزبەندی یەکەمی وەکو خۆی بە هەژمار بکە لە دەوڵەتی عراقیدا بۆ ئێمە ناچارن یان ناچارکرایان کە بکشینەوە چونکە عراقیەکان ئێمەیان سزادا کە سزایانداین ئێمەش لێرەوە هەڵویستی خۆمان بریتە لەوەی کە بە خۆمان چارەنووسی خۆمان نووسینەوە من حەزەکەم تخوا ئاماژەیە بەیەک خاڵی زۆر گرنگ بدەین بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە کوردستان بە زۆر لچێنرا بە عراقەوە لە چوارچەوەی معاهدی سایکس-بیکۆ لەو ساوە سەروەت و سامانی گەلی کوردستان دەدرێت دەچێتە سندوقەکانی عراق و عراقی پێ دەوڵەمەند دەکرێت عراقی پێ بنیاترا و زۆربەی هەرە زۆری شەڕەکانی بەشێکی هەرە زۆری بە سامانی گەلی کوردستان کراوە لە زیاترەوەی کە عراقیەکان بێن شراکەتێکی ڕاستەقینە لەگەڵ گەلی کوردستان بکەن لە زیاتی بێن هەڵەکانی خۆیان هێرا بردووە چاک بکەنەوە لە زیاتی بێن ئیعتیزارێک بۆ گەلی کوردستان بخوازن کە ئەنفالیان دەرحەق بە ئێمە کرد و سەدان دەیان هەزار کەسیان لە ئێمە ژێرگەڵ خز لە بیابانەکانی عراق دێن محاسبی گەری ئێمە دەکەن لە ڕێی بڕینی موسیقی خەڵک لە ڕێی قەتعکردنی قەنەواتی دیکە ئیتیصالی دیپلۆماسی و هەموو شتێک لە ڕووی بازەکانش حەسارێکی کەمان ئەخەنە سەرێ بۆ ئێمە ئەبێ هەڵوێستمان هەبێ وەک نەتەوە ئەبێ هەڵوێستمان هەبێ ئەمڕۆ ڕۆژی بڕیاردانە کابێ سەر بەخۆ بین بەڵام بەبێ ئەوەی کە ئێمە کۆدەنجیمان نەبێت لەسەر هەموو پرسە ناوخۆیەکانی گەلی کوردستان هەرگیز ناگەین بەو ئامانجە گەورەیەکە یان بەو پەیامە گەورەی کە هەڵمان گرتووە بەبێ بەشداری بکردنی هەموو لایەنەکان بەبێ چار بەڵێ یعنی بەو ماوە زۆرە کە 25 ساڵە نەتوانراوە بنەماکانی دەوڵەت دروست بکرێن و بەڕێزی دەڵی دوو مانگی ماوە ئێستا نەیاسای نێنە پەرلەمان کارە نەکراوێتەوە ئەوە کەی پێبەچوونیەوە زەمینە سازیە بۆ پرسە من بەڵێ ڕاستە پرسیارەکە زۆر جوانە و لە شوێنی خۆیەتی من ئەڵەم ماوەکە یەکجار زۆر کورتە دەبواە پارتی دیموکراتی کوردستان سیناریۆکەی نەگەیان بە ئەم ڕۆژەکە ئەوەندە قەیرانەکە ئەوەندە ئاڵۆژێکە چارەسەرکردنەکەی بەو شێوە ستەم بێت و هەروان نەدەبە ئەو عینادە سیاسیانێک کە لە ماوەکانی لە 2 ساڵی ڕابردوو هەبوون ئەگەر ئامانجێکی کەوریان پلانێکی یەکجار زۆر ئستراتیژی گەورەمان و لە پێش بۆ دەمانەوەی پێ بگەین نەدەبای ئەم کارە بکرابێ بەڵام هێشتا دەرفەت ماوە هێشتا دەکرێت پەرلەمان کارە بکرێتەوە لە ماوەیەکی کووردا دەکرێت یاسای بۆ ڕێک بخرێ و دەکرێت توافقی سیاسی لەنێوان لایەنە سیاسیەکان پەلەی لێ بکرێت و من پێم وایە هەر کاتێک کە گەیشتن بۆ توافق سیاسیە دەرفەتەکە دێتە پێشەوە و دەتوانین پێکەوە بڕۆین بۆ سەر سندوقی دەنگدان و بە بەڵێ دەنگ بۆ ڕفراندۆم دەین بەڵام بەر لەوە دەبێ
ژیانی هاوڵاتیانی کوردستان چاک بکرێ بەر لەوە ئەبێ نابێ کەسێک هەبێ لە کوردستان کە سکاڵای شەکوای ڕۆژانی لەسەر موچە و دواکەوتنی موچە هەبێ ئەبێ هەموو ئەو گرفتانە چارەسەرکەین دەنا ئێمە بەر لەوەی بچین بۆ سەر سندوقتێک دەنگدان شکست بە ئێرادی گەلی خۆمان دێنین کە بە نەخێر بەداخەوە ئەو کاتی ڕەنگە دەنگمان بۆ بدەن. سپاس دەکەم کاگازت کاگاس و کاتمان کەمەوە دەقێکشمە بەچەند سەبارەت بەم پرۆسێ ئێمە لە بەردەم شکست داین بەم میکانیزمی ئێستا پرۆسی سەربەخۆی پرۆسی ریفراندۆم ئەوەی دیارە ئەو پێدراوانی لەبەر چاوە وامان پیاڵێ کە ئەم پرۆسەیەکە لێکەوتی خراپی لەکەوێتەوە ئەگەر ئەم پشت پەردەشتی تر نەبێ لێکەوتە خراپەکان چین ئەوەیە تووشی شەڕی ناوخۆبین لەگەڵ عێراقا تووشی ئابلوقەی هەرێمایەتیە بین تووشی پشێویکی کۆمەڵایەتی زیاترە بین لەوەی کە ئێستا ئەمانە بۆیە بە بڕای من ئایا ئەگەرم ڕفراندۆمە بۆ بە مێنشینکردنی کوردستان و تاپۆکردنی کوردستانە لەسەر بنەماڵەیە حیزبێک هینێک ئەوە بەڕاستی کاراکردنەوەی پەرلەمانیشت و دەرکردنی یاساژ بۆ ڕفراندۆممانە ئەگەر بۆ حواڵکردنی ئەوە بێ بەڕاستی نەک دەستکەوت نییە بەڵکو شکستە دوێ ئەم ڕفراندۆم بۆ تاپۆکردنی کوردستان لەسەر بنەماڵەیەک بەم بنەمایەوە بەبێ ئەوەی کە ڕێگە بەوە بێرێ کە سیستەمی سیاسی بە ڕۆشنی دەستنیشان بکرێت کە سیستەمێ بێت لەسەر بنەمای هاوڵاتی بوون و بە سەنتەرگرتنی تاک و دەسادوستکردنی دەسەڵات بەبێ ئەمە هەر هەنگاوێک چارنووسێکی نادیار بۆ خەڵک دابینەکات و لەو بڕایشان لە ڕووی کردارێکیەوە 25 بۆ ڕەزامەند بۆ ڕازیکردنی گۆڕان و کۆمەڵیش بێ یا بۆ ڕەزامکردنی بۆ لەژێر گوشاری دەوڵەتانی هەرێمایەتیا بێ لەو بەرواران ناکرێت و یا بۆ ماوەیەکی نادیار یا بۆ بەهار دواخرێ پاس دەکەم مامۆستا پێ دوایە زۆر بە کورتی ئەم پرۆسەی لە بەردەم شکستدایەوە بەم میکانیزمە ئێستا بەڵێ وڵا بەرلەوە من تەوان ڕێزمێ بۆ بیرۆڵەکانی کاک ئازاد ئێمە نەمانوتووە دەوڵەت وڵاتان ئێبەخشن بە کوردستان ئێمە بەرلەوتمان زۆربەی وڵاتان کە بوونە دەوڵەت لە ڕێی ڕفراندۆمە نەبوون بەڵکو بە ئەمری واقع خۆیان سەپاندووە کیانیان بۆ خۆیان دروستکەوە و توانێنە پاراستویانە بەڵام بەداخەوە ئەم ئیرادەیە لە کوردستان دروست نەکراوە یاخود بنەماکانی دەوڵەت لە خلالی 20 ساڵی ڕابردووە دروست نەکراوە ئێستا ئەمانەیە بە پەلەپەلێک لە خلالێکی 2 مانگە بین ڕفراندۆم بکەین و بابیکەین بەڵام فەرموبا بە شێوەیەکی یاساییانە بە شێوەیەکە کۆدەنگی سیاسی بۆ دروستکەوە و بکەنە پرۆسەیەکی نیشتیمانی و هەر کاغازا وتی دەیوا پاری دیموکراتی کوردستان ئەم کێشانەی دروست نەکردە لە کەبوون عقل لە بەردەم ڕفراندۆمە ئێمە لە خلالی 2 ساڵی ڕابردووە لایەنێکی سیاسی دیە کۆمەڵێ قەیرانی کەڵەکە کردووە ئەمانە لە خلالی 2 مانگە بین هەموو ئەم هەڵانە چارەسەر بێتەوە وەجارێکە پەرلەمان کارە یاسای بۆ دەرکرێ ئەوجا ڕفراندۆم ئەپێ گومانەگە ڕفراندۆم و هەڵبژاردن لە یەک کاتە نەکرێن و بەرەو ئەواچێکە ئەم ڕفراندۆمە سەرکەوتوو نەبێتووە شکست بێنێتەوە کۆدەنگی سیاسی بۆ دروست نابێت. فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕابەرز ئاسوعالی شرۆڤەکاری سیاسی کرێتەوە سەرکی لەگەڵ ماموو هەروەها زۆر بەڕێز ئازاد وەرتی ئەندامی ئەنجومەی ناوەندی یەکێتی نیشتیمانی کە لاولێرەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ میێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی تر خواتان